بینەرانی خۆشەویستی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. پەیوەندی یەکێتی و پارتی لە دۆخێکی چەق بەستوودایە و هەر دەڵێن کۆبوونەوە دەکەین و کۆبوونەوەش ناکەن بە جۆرێک کە خەڵک تا ڕادەیەکی زۆر لە چاوەڕوانی ئەو دوو هێزەدایە بۆی پەیوەندیەکان ڕێبخەنەوە لەو لاشەوە بە جەریدە بێت یاخود بە پەیام بێت یاخود بە یاسا بێت وردە وردە دۆخی هەرێمی کوردستان بەرەو خراپتر هەنگاو دەنێت. کەچی پارتی پێی وایە ئەمە خەتا یەکێتی و یەکێتی خۆی دەدزێتەوە، یەکێتی خۆی لە هەڵبژاردن دەدزێتەوە، یەکێتی خۆی لە کۆبوونەوە دەدزێتەوە، نایەوێت لەگەڵمان ڕێکەوێت. ئەمە پەیامی دوو مەکتەب سیاسی پارتی دموکراتی کوردستان. ئێمەش دەپرسین یەکێتی ڕوئیای کاری بۆ چارەسەرکردنی ئەو پرسانە چییە؟ ببورن بۆی سەرماوە هەندێک حاڵەت دروستە بێت داوای لێبور نەکەین. میوانی ئەم شەوی پانۆراما بەڕێز ئاراس محەممەد ئاغا دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێ. ببورن کاگاراس ئەم کاتت باش سڵاو لێبێ. کاکەجان سلااو لە جەنابەت و لە بینەرانی کورسات نیوز. لەسەر ئەوە بەڕاستی ئەمەوێ پرسیار بکەم، ینی پەیوەندیەکانی یەکێتی و پارتی لە ئێستاە لە چه ئاستێکتان؟ خۆتان دەزانن لە ماوەی ڕابردوو لێک تێگەی دەنگ نایە کاک زانە. لە ماوەی ڕابردوو دیارە کۆبوونە نێوان پارتی و یەکێتی ئەنجام درراوە و بۆ چارەسەرکردنی کۆمەڵێک کێشە و قەیران کە ئێستا لە هەرێمی کوردستانەدا هەیە و ئەم کێشانە کە بوویتە هۆی لەمپەر لە بەردەم کۆمەڵێک شت. دیارە ئەوان ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین مانگە گلەیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگای نامەی تایبەتەوە بۆ مەکتەبی سیاسی پارتی لەسەر مۆزوعی شێوازی حکومڕانی کۆمەڵێک کێشە هەیە کە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان گلەیمان هەیە لەم شێوازە حکومڕانی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە و سەبەبی کۆنەبوونەوەی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی کۆمەڵێک هەنگاو هەیە کە پارتی هەمیشە نایەتە پێشەوە بۆ ئەو هەنگاوانە، بەڵام ئەگەوان بە ئێمە دەڵێن کە کات دەکوژن و نانەوێت کۆبنەوە بکرێت بۆ چارەسەری کێشەکان نابە پێچەوانەوە. پارتی دیموکراتی کوردستانە سەبەبی تێکچوونی کۆبنەوەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە. هەر کاتێک کە لێک تێگەیشتنێک هەبێ لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەناو پارتیجی هەتێک هەیە کە بە ئەنقەس شتێک دەورژێنێت یان کارێک دەکات بۆ ئەوەی کۆبنەوەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان پەکی بکەوێت. ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان نییە لەمپەر بۆ کۆبنەوەکان بۆ چارەسەرکردنی گرفتەکان لە هەرێمی کوردستانە دروست دەکات. ئەوان پارتی دیموکراتی کوردستان سەبارەت کە باسی هەڵبژاردن کرد، ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ لە هەڵبژاردن نەترساین. بەڵام پێشەوەی بینە سەرەوە کاگاراس ببوورە پێشەوەی بینە سەر پرسی هەڵبژاردن ئەندامێکی مەکتەب سیاسی پارتی باز لەوە دەکات کە یەکێتی خۆی دەدزێتەوە لە کۆبوونەوەکان و ناوێ لەگەڵ پارتی دموکراتی کوردستان کۆبوونەوە بکە. بەڕاستی ینی بۆچوونی بەڕێزت یان یەکێتی خۆی دەدزێتەوە لە کۆبوونەوە بۆ چارەسەری پرسەکان؟ نەخێ من تازە باسم کرد ئێمە نینە کە لەمپەر بۆ کۆبنەوەکانی دروست دەکەین، ئەمە پارتی دیموکراتی کوردستانە لەمپەر بۆ کۆبنەوەکان دروست دەکە. هەر کاتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لێک نزیک دەبنەوە پارتی برادرانی پارتی شتێک بەڕامەیەک دادنێن بۆ تێکچوونی بەردەوامبوونی کۆبنەوەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین حلولمان پێشکەشی پارتی دیموکراتی کوردستان کردووە، بەڵام ئەوان ئامادە نەبووە بۆ چارەسەرکردنی کێشەکان. دەیانەوێت کات بکوشن، دەیانەوێت کۆبنەوەیەک دەکەن بۆ ئەعلام و گەرمکردنی ئەعلام نانە سەر ئەم کێشە ئەساسیانەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان. دەچن کۆمەڵێک شتی لابەلا شتی نابەجێ لە ساحەکەیە بەڵاو دەکەنەوە یان ئیشی لەسەر دەکەن بۆ ئەوەی
کۆبنەوەکانیان ئەم کارانەی کە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ چارەسەرکردنی ڕاستەقینەی ئەم کێشانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانەیە چارەسەر بکەن خۆیان لێ دەدەستنەوە ئەوانن سەبەبی تێکچوونی کۆبنەوەکان و بەردەوامبوونی کۆبنەوەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان و هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ئەمە دەزانی و خۆیان ئەگەر باش بزان ئێستا وەزعی هەرێمی کوردستان لە چ قەیرانێکە لە چ بارودۆخێکە ئەمە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەوە کۆمەڵێک لایەنی تر کە ئێمە نین کە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان نییە گلەی لە شێوازی حکومڕانی ئێستای هەرێمی کوردستان هەیە ئەمە ئەمریکا لە کەناڵەکەی خۆیان لە ڕوودا و دوێنێ پێرێک باسی شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان کردی ئەمە قوزوڵخانەکانی تری ئەوروپان ئەمە ئەحزاب و لایەنە سیاسیەکانی تر بە ئیسلامی و بە غەیری ئیسلامیش کە لەم شێوازە حکومڕانی ئێستا هەرێمی کوردستان ڕازی نین و بگرە زگە لەمەش بەشێکی زۆری پارتیەکانی کە جەماوەری پارتین لە هەولێر و لە دۆک ئێمە ئاگاداری ئەمانش لە شێوازە حکومڕانی ئێستا شار یعنی پێیان باش نییە و ڕازی نین لەم ئەدای حکومڕانی لە هەرێمی کوردستانەوە بۆیە ئێمە پێیان دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان نەخێر بە پێچەوانەیە ئێمە ئامادەین بۆ گفتوگۆی حەقیقی بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان نەک بۆ کاتکوشتن ئێمە ئامادەین کێشەکان باوینە سەر مێزی گفتوگۆ بۆ ئەوی چارەسەرێکی گشتگیری بە بدۆزنەوە نەک تەنها لە بەرژەوەندی حیزب و لایەنە سیاسیێکی دیاریکراو بین هەر کێشەیەک هەبێ لەم هەرێمە قابلی چارەسەرکردنە بەڵام نەک بە مەرج و مەرجکاری یان نەک بە فەرزکردنی ئیرادە بەڵکو بە شێوازێک بێ کە خزمەتی کۆمەڵانی خەرکی کوردستان بکاوە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم پێناوە خەباتی کردووە بەردەوام دەبێت و کاریشی بۆ دەکەین و نەک پارتی هیچ هێز و لایەنێک ناتوانانی ئەم ئیرادەی خۆسەپێنی فەرز بکات لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان بۆیە ئێمە بەردەوام دەبین بۆ ئەو ڕۆیایی تێڕوانینەیەنەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیتی بۆ شێوازی حکومڕانێکی ڕاستەقینە شەفاف و عەداڵەتی تێدا بیت و لە نێوان شار و شارۆچکان و لە نێوان تاکەکانی کۆمەڵگا و لە ناو موچەخۆران فەرمانبەران لە دام و دەستگاکانی حکوومەت لە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە بیرکردنەوەی حکومڕانی لە هەرێمی کوردستان دەبێت تەوازنێک دروست بێ و تەوازنێک پیا بێ بۆ ئەوەی بتوانین هەموو لایەکمان هەست بە پرسیارەتی مێژووی و حکومڕانی بکەین بتوانین حکوومەتەکە بە شێوەیەکی باشتر بەڕێوەی نەک ئەوەی ئێستا هەیە کە شەلەلێکی زۆری هەیە خەڵەلێکی زۆری هەیە پێویستی بە چارەسەری زۆرەوە ئەم حکومڕانی هەرێمی کوردستان ئەگەر پارتی پێی وایە بەتەنیا ئەو دەتوانی درێژە بەو شێوازە حکومڕانی بدەوە دڵنیا بن ئەوە دڵنیای جەماوەری هەرێمی کوردستان دەکەمەوە هەموو بە پارتیشەوە هەموو ملەتی کورزەرە دەکا بەم شێوازە حکومڕانی تێ بەم عەقلیەتە دەستکە بیرکردنەوەی حیزبایەتی لە ناو حکومڕانی هەرێمی کوردستان و بەو پۆڕەکردنەی دەسەڵات ئەمە کارەساتی لە خوا دەدەنی بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕنامەمان هەبووە و پێشکەشمان کردووە برادرانی پارتیشمان گوتووە ئێمە ئامادەین بۆ چارەسەرکردنێکی گونجاوە چارەسەرکردنێک بی کە واقعی بیت کە بتوانین ئەم چارەسەری ئێمە بیکەین بتوانین ئەم حکوومەتە پێ بەهێزتر بەڵێ کاگاراس خزمەتکارێکی گشتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بێت بەڵێ ئەوەی ئێوە پێتان وایە کە بەڕاستی ینی لە تەواوی جومگەکانی حکومڕانی هەرێمی کوردستاندا خەلەل و کێشە هەیە و تووشی ئیفلیتبوون بۆ لە چیەوەیە مەسەلەن لەکوێ ئێوە زۆر نیگەرانیتانێ بەتایبەت کە بەڕێستان لە دوو زۆنی یان لە دوو پارێزگای زۆر هەستیار بەرپرسیارەتی حزبیتە بووە ئەنی بەدەر لەوەی ئەو ناوچانە جێنفوزی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوون بەو شێوە بەرفراوانە ئەنی حکومداری تەنها لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین کێشەیان لە کۆی هەرێمی کوردستان کێشەیە خۆتان دەزانن لە دهۆک و هەولێر و لە هەموو شوێنەکان کێشەی قول هەیەەوە حکوومەت بەداخەوە نەبووتە حکوومەتی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و جیاوازی زۆر دەکرێت لە شارەکان و کۆمەڵک تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان کادر و ئەندامانی ئێمە یەکگرتو ئیسلامی هێز و لایەنە سیاسیەکانی تر هەمیشە لەژێر ئابلۆقەیەکی گەورەدان لەم ناوچانەوە خزمەتگوزاریەکان کە هەیە ئەم خزمەتگوزاریانە کە ڕێکلاین بۆ دەکەن جادە پانوبەرینەکان ئەمە بۆ هاوڵاتی فەقیر و قوربەسەر و داما و نییە خەڵکی ئەم ناوچانەش وەزعیان خراپە و خەڵکی ئەم ناوچانەش کارەبایان نییە خەڵکی ئەم ناوچانەش لە بێموچەیە وەزعیان خراپە و ئەم هاوڵاتیانی ئێرەش نەوتیان وەل نەگرتووە و هەموو ئەو شتانە شمولیەوە دەکات بەڵام
ئەعلامەکانی ئەوان فۆکسیان خستە سەر دووسێ شوێن کە گوایە تەنها لە شوێنەکە ئەوانە ئەو برادرانە ناتوانانی حکومڕانێکی ڕەشید بکەنەوە مەوزوعی ئازادیەکان وای کردووە بەرتەسەکبوونی ئازادی خەڵک ناوێتی قسە بکات هەموو ڕێگاکیان لە خەڵک گرتووە تەنانەت من ئەو قسە دەکەم مەسئولشم پێ لەسەر کۆمنتێک خەڵک ڕاپێچی محکەمە دەکەن غرامەی دەکەن سزنی دەکەن لە بادینان لەسەر یەک قسە خەڵک حکم کرایە لەسەر یەک کۆمێن محاسبەی خەڵک کراوە درایە بە دادگا ئەمە یعنی چۆن دەتوانانی خەڵک داوا کاری ڕاستەقینەکانی خۆی بگەینتە حکومە چۆن خەڵک جورئەتی ئەوە دەکا بستە سەر کەناڵەکان ڕخنە بگری خۆپیشاندان بکە ئەوە وای کردووە کە شێوازی حکومڕانی خراپەی لەم ناوچانە هەیە کە خەڵک نەتوانی بە ئازادی ڕخنە لێ بگرێ بۆ ئەوەی دایمەن ئەم ڕخنە بنیانانە بۆ چارەسەرکردنی کێشەکان کە خەڵک کێشەی هەیە دەبی ڕخنە بگرێت ڕخنە لە حکومت بگرێت بەڵام ئەمانە قبولیان نییە ڕخنە لە حکومڕانی ئەوان بگرێەوە قبولی ناکەن کەسێک بێتە سەجادەوە بە شێوازە محکەمەیان وا لێ کردووە ئەوەندە بە حیزبیان کردووە فەرزی ئیرادەی خۆیان کردووە لەسەر حاکمەکان هەر بە ویستی خۆیان بڕیار دەدەن چیان بیاوی حکم دەکەن غرامەی دەکەن هەر شێوازێک ئەوان پێیان باشی بەرامبەر ئەو کەسە ئیزعاد بکەم ئەو شێوازە دەکەن بۆیە ئەمە کاریگەری دروست کردووە لەسەر ئەمە ڕەنجی داوەتەوە لەسەر ڕوئیای یەکێتی ئەوروپا و قۆنسڵخانەکان نوێنەرایەتیەکان لە هەرێمی کوردستان کاگاراس کاکەزانە خۆ من بەس تەنها من نیمە و قسە دەکەم پێش چەند ڕۆژەکە قونسولی ئەمریکا لە هەرێمی کوردستان باسی کرد و قونسول وڵاتەکانی ئەوروپا باسییان کردووە ڕۆژنامە نووسەکان باسییان کردووە ئەمە شتێکی دلیلێکی قەتعی و ئەوکە دیارە هیچ پەردەپۆش ناکرێەوە ئەمان دوای ئەوە کە نەتەوەی گرتووەکانەوە یۆنامی و قونسولی ئەمریکا و قونسولەکانی ئەوروپا کە بە شێوازێکی ڕاستەوخۆ لەسەر کەناڵەکانی خۆیان دەڵێن وەزعی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئازادی ڕادەربوون زۆر لە پاشە چارە کێشە هەیە اینجا پێچەوانەی ئەو شتە دەستێن ڕوبانیەکەی ڕێکلام بۆ حکوومەتەکە دەڵێن شێواز حکوومەتێکی باشە وایە کاکەمە خەڵک هەمووی چاودێری ئەم حکوومەتی هەرێمی کوردستان دەکە دەڵێ خراپە ئەدای خراپە هاوڵاتیانمان لێ رازی نین چارەسەر هەیە گرانی بازار هەیە غاز وەزعی خراپە گران بووە بنزین وەزعی گران بووە نەوت دابەش نەکراوە بەسەر هاوڵاتیان موچەی فەرمانبەران لە کاتی خۆی نادرێت ناکۆچی نێوان لە سیاسەکان ئێوە بوتنە بەشێک لەوەی کە ئەم لانە سیاسانە پەرتەوازە بکرێن کێشە دروست دەکەن واتان کردووە یعنی خەڵک ڕۆژانە دەستی لەسەر دەربی بەیانی چ کێشەیەک دروست دەبێت چ سیناریۆیەک دروست دەبێت وا بەم شێوازە حکومڕانیان کردو ئەمە تەنها ئێمە نین وا بیر دەکەینەوە کە حکومڕانی هەرێمی کوردستان وای لایەتەوە بگرە هێز و لانە سیاسەکانی تریش بگرە لانی نێو دەوڵەتیش ئەمە بەم شێواز و تێڕوانینە تەماشای حکومڕانی هەرێمی کوردستان دەکات بەداخەوە کە ئێمە وەکوی چێتی نیشتمانی کوردستان پێکێنەری سەرێکی و داکوکەری سەرێکی و دروستکەری ئەم هەرێمەی کە بە خوێنی ڕۆڵەی شەیدەکانی هەرێمی کوردستان و تەواوی لانە سیاسەکان بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان حێزی ڕاستەقینەی ئەم حکومڕانیە و ئێمە حکومڕانیمان دروست نەکرد و حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان دروست نەکراوە بۆی ئەم بەو شێوازە تەعامل لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و لەگەڵ فەرمانبەرانی خۆمان و لەگەڵ بەو شێوازە تعاملیان لەگە بکرێ بەداخەوە ئێمە حکوومەتێکمان دروست کرد کە لە هەرێمی کوردستان نموزەدەژی جوان بین لەو منتیقی کە دەمانگوت ئێمە لە ڕابردوو شانازیمان پێدەکرد دەمانگو هەرێمی کوردستان جیاواز دەبێت لە عێراق لە سووریا لە تورکیا لە ئێران لە وڵاتانی عەرەبی ئێمە دیموکراسین بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ وەزاکتە خراپتر و خراپتر دەبێت. کاگاراس بەڕێستان باسی ئەوتان کرد کە دەستێکێ لە ناو پارتی دیموکراتی کوردستان هەموو جارێ کە شۆهەوا و زەمینە سازی کۆبنەوەکان تێک دەدات. ئەوە مەبەستێتی بۆ ینی گەمارۆکەی لەسەر یەکێتی بەردەوام بێ و نایەوێت یەکێتی لە حکومڕانی بەشدار بێ یان مەبەستەکە شتێکی ترە ینی ئەو نێت خوێندنەوە ئەو نێتتان خوێندەوە کاکەزانە ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان تەمەنا دەکەین ئەم نەمەتە و ئەم نیەتە نیەتە خراپە کۆتایی پێبێنرێتەوە پێمان وایە ئەوە تەنها بۆ قۆڕکردنی دەسەڵاتە بۆ ئەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان زیاتر قۆڕک بکەن بە تاکید کە پێیان ئەوان بە عەقلێکی خۆیان پێیان وایە بە دروخستنەوەی
یەکێتیشمانی کوردستان کە ئێستا لە کۆبنەوەکان لە شاندەکان بەشداری ناکە پێیان وایە ئەوان زیاتر سوودمەند دەبن نا بە دڵنیایە پێیان دەڵێن کە زەرەری هەیە بۆ حکومڕانی پارتی و بۆ کۆی گشتی حکومڕانی چکە یەکێتیشمانی کوردستان لەسەر کۆمەڵێک ئەساس و لەسەر کۆمەڵێک بنەما ئێستا جەنابی کاقوباد و تیمەکەی بەشداری کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیران ناکەن و ئەم کێشانەی کە هەیە یەکێتیشمانی کوردستان نەماشارەتەوە زۆر بەڕوون و ئاشکرای گوتمان کێشەی ئەمنی هەیە لە هەرێمی کوردستان کە دەستکاری هێزە ئەمنیەکان دەکەن و خەڵکی تاوانبار داڵدەدەن و هێز بۆ دروست دەکەن و کێشە لە دابشکردنی میزانیە و خزمەتگوزاری لە نێوان شارەکان جیاوازی دەکرێت و فشار خراکە سەر سنووری سلێمانی و بۆ وشکردنی سەرچاوی داهات لەم ناوچەیە لە ڕابردوو داهاتی نەوت و نانەوتی ئەوانە بە شێوازێک سنووریان بۆ دارکردەوە بۆ ئەوەی حکومڕانی لە زۆنی سەوەست وەزعی پێ خراپترکەن و کۆمەڵک کێشەی زۆر قوڵ هەیە کە من بەدڵنیاییەوە من بەشێکی باشی لێ دەزانێت بەشێش لای برادرانی هەواڵانی حکوومەت هەیە کە بە داتا لامان هەیە کە کۆمەڵک کەیسی زۆر وردون و کە خەڵکی هەرێمی کوردستانش ئێستا هەستی پێ کردو ئەمانە بە عنقەز وایان کردووە بۆ ئەوەی بتوانن سەرچاوی داهات لەژێر دەسەڵاتی خۆیان بن هەمیشە تهدیدیان ببنە ئەم داهاتە بێتە تهدیدێک کە لە دەسەڵاتی یەک حیزب بێ بۆ ئەوەی بڵێت هەر لایەنێک کە لە دەسەڵات لە مەرجەکانی ئەمن قوبوڵ نەکا بەکاری بینی بەرامبەر ئەم لایەن و هێزە و سیاسەنە بۆ ئەوی خۆی پەرسکە بەسەر ئیرادەی حکومڕانی لە هەرێمی کوردستان و ئیرادەی لایەنەکان ئەمە کارێکی خراپە پێچەوانەی دیموکراسیە پێچەوانەی پێکەوە ژیانە پێچەوانەی ئەوەیە کە ئێمە و پارتی ڕۆژانێک لە یەک سەنگەر بووینە پێکەوە حکومڕانی ئەم وڵاتەمان کردووە پێکەوە ڕوبەڕووی داعش بووینەوە یەکێتیشمانی کوردستان ڕووبارە خوێنی ڕشتووە لە پێناو هەرێمی کوردستان و پێکێنەری سەرەکی حکوومەتی کوردستان بووینە لە ساڵی کردووە لە ڕاپەڕینەکەی یەکێتیشمانی کوردستان پێشەک بۆیە پێم وانە ئەمەی ئەم نمەتە ئێستا پارتی هەیە ئەم شێوازە بیرکردنەوەی ئێستا هەیە چەند ساڵێکە ئیشی لەسەر دەکات بتوانن سەرکەوتوو بن تێدا چکە یەکێتیشمانی کوردستان زۆر کاریگەری زیاترە و هەمیشە پێت وایە ئاراستەیەکە بێت لە ناو پارتیدا کە لەگەڵ ڕێکەوتن بێت لەگەڵ یەکێتی من بە قەنەعەتی خۆم پێم وایە هەواڵانی پارتی بەشێکی باشی کادری پارتی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئەوە بیری لەوە دەکەنەوە کە ئەم شێوازەی ئێستا هەیە حکومڕانی پێدەکرێن ناو پارتی دیموکراتی کوردستان شێوازێکی ینی شێوازێکی ڕاستەقینە نیان شێوازێکی گونجاو نییە بۆ ئێرە بۆ ئێستای حکومڕانی و پێم وانە هەموو بە شێوازێک بیر بکەنەوە کۆی ئێستا ئەم شێوازە حکومڕانی پێدەکرێت بیرکردنەوەی جیاوازی شەیەوە دڵنیام بەشێک لە ئاسی سەرکردایەتی و لە خوار سەرکردایەتیش پێیان وابیت ئەم شێوازە تەعاملکردنەیە زەرەر لە هەرێمی کوردستان و قواری هەرێمی کوردستان و میلەتەکەشمان دەدات. بەڵێ لەسەر پرسی هەڵبژاردن ئێوە واوێ نادەکەن کە پارتی هەموو ئامادەکاریی هەیە بەڵام ئێوەن کە ناتوانن بچن ناو پرۆسی هەڵبژاردن ئەوە ڕاستیە؟ نەخێر مەوزوعی هەڵبژاردن هەموو لایەنە سیاسیەکان ئێمە کۆبنەوەمان لەگەڵ سەرجەم لایەنە سیاسیەکان کردیە بە پارتی دیموکراتی کوردستانەوە ئەمە بە ڕۆن و ئاشکرا باسکەم هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەست بەوە دەکەن کە لە بەتایبەتی لە ئاخر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەڵبژاردنێکی زۆر خراپ بوو کواڵیتی هەڵبژاردنەکە زۆر هیچ کواڵیتێکی تێدا نەبوو بەراورد بەو پێشکەوتنانی ئێستا هەیە لە دوای لە ساڵی 1991 چ شێوازێک هەڵبژاردن کراوە ئێستاش هەمان شێواز هەمان قانون هەمان یاساییشی پێدەکرێت بۆیە ئەمە کە بەوردی باسیکەین تۆماری دەنگدەرانی هەڵبژاردن خەلەلێکی زۆر گەورەی تێدایە کە ئێوە یەکێتیشمانی کوردستان ئێمە پێمان وایە دەڵێن کاکە بەر فەرمو ئەو ئێستا یەکێتیشمانی کوردستان دەمانێت و ئێستا باسی دەکەم یەکەمیان دەمانێت تۆماری هەڵبژاردن پاک بکرێتەوە کە هەموو لایەن و سیاسەکان پێیان وایە ئەمە شتێکی حەقیقیە بینی تۆماری دەنگدەرانی هەڵبژاردننی عێراق کە لە مانجی 10 ساڵی 2021 هەڵبژاردنمان پێکرێت لەگەڵ تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان نزیکەی 700 هزار دەنگدەری فەرقە ئەمە جیاوازێکی زۆرە دەبی یەکلا بکرێت ئەم جیاوازێ لە چیاتەوە بۆی هی هەرێمی ئەو کوردستان ئەوەندە دەنگدەرێ بۆ لە عێراق ئەمدە دەنگدەرێ ئەمە یەک خاڵی تر مەوزوعی یەک بازنەی و سێ بازنەی و چار بازنەی هەموو لایەنە سیاسیەکانی تری هەرێمی کوردستان پێیان وایە ئەم سیستەمەی ڕابرد و کۆتاییاتەوە دەبی هەرێمی کوردستان بکرێتە چوار بازنە خاڵی تر مەوزوعی کۆتاکان هەموو پێمان وایە کۆتاکان چەند ساڵی ڕابردوو
قورغی سیاسی و قورغ کراوە بە حیزبی کراوە لایەن دەسەڵاتێکی پارتی دیموکراتی کوردستان دەمانوێت ئەمە بە شێوازێک ڕێک بخەینەوە کە بتوانن نوێنەرایەتی تەواوی پێکاتەکان بکەن بۆ نمونە مەسیحیەکان سزلی ناخبینی خۆیان هەبێت لەسەر شارەکان مەقعدەکانیان و داباش بکرێەوە خۆیان نوێنەری خۆیان بژێرن تورکمانەکان بە هەمان شێوە و هەرچی پێکاتە هەیە لە هەرێمی کوردستان ئێمە دژی پێکاتەکانین بەڵام دژی ئەوەین کە حیزب و لایەنێکی سیاسی بە دەنجی عسکەری بە دەنجی مزەیە بتوانین نوێنەر بۆ ئەم خەڵکانەدا بنێ ئێمە پێمان وایە دەبێت ئەمەش گۆڕانکاری تێدا بکرێت و شێوە خەڵکانێک هەڵبژێرێن نێوان پێکاتەکان کە نوێنەرایەتی ڕاستەقینەی پێکاتەکان بکەن نەک نوێنەرایەتی حیزبێک بکەن و لە پاڵ حیزبێک بن بە بەردەوامی کە خۆیان دایانناوە ئەمە داواکاری ئەساسیەکانی یەکێتیشمانی کوردستانە و سەرجەم لایەنەکانی تریش ئەمە داواکاریەکارن و ئێمە داوامان نەکردووە ئێمە ئامادەین بەیانی هەڵبژاردن بکەین بەڵام با برادرانی پارتی ئامادەیان تێدابی بێن بنێ کاکە فەرمونون تۆماری دەنگدەران پاک دەکەینەوە کۆمیسیۆنێکی باشدا دەنێن و یاسای هەڵبژاردن تعدیلەکەینەوە کە پێویستی بە تعدیلکردنە مۆزوعی کۆتاکانی چارەسەر بکرێت لە بەیانی سووتر نیە ناوی خوای لێ دەنین و هەڵبژاردن کاتی هەڵبژاردنەکە دیار دەکەین و لە پەرلەمانی کوردستانیش یاساکەی بۆ دیار دەکەین دڵنیام هیچ هێز و لایەنە سیاسییەکیش دژی ئەنجامدانی هەڵبژاردنیە بە پێچەوانەوە ئەو هەڵبژاردنەی ئێمە دەمانەوێت بیکەین کە دەنجی ڕاستەقینەی هەرێمی کوردستانە یەکەم حێز کە سوودمەند دەبێت یەکێتیشمانی کوردستانەوە زەرمەندی گەورەش پارتی دیموکراتی کوردستانە بەڵام ئەم پەڕەپورتە و پەڵەپەڵی پارتی ئەو هەوڵڵایی ئێستا لە هەرێمی کوردستان و فەوزای دروست کردووە تەنها بۆ ئەوەیە بیەوێت شوتەکانی خۆیان ئەم قانونە خراپەی ئێستا هەیە بەو کۆمیسیۆنە و بەو تۆماری دەنگداران فەرز کات و هەڵبژاردنێک بکات لە دوو مانگ پێش هەڵبژار بڵێم 50 کورسی دێنم ئەبڕاستی بەو شێوازە هەڵبژاردن ناکرێت و نەکردنی باشترە لەوەی بەو شێوازە بکەیت کە هەڵبژاردن ئەنجامێکی مۆزەیب ئێمە دەمانێت هەڵبژاردنێک بکرێت تعبیر لە ڕاوبیر و بۆچوونی دەنگدەرانی هەرێمی کوردستان بکات. بەڵێ کاگەڕاس پێت وایە پارتی لەگەڵ هەڵبژاردن بێت یان ئیلا لە کاتێکا لەگەڵ هەڵبژاردن کە یاساکەیان ئەو بابەتانی کە باست کرد بەڕێستان لە بەرشەوەندی ئەو بن. پێم وایە ئێستا باسم کرد بە ڕوون و ئاشکرا ئەگەر ئەو هەڵڵایی گەورەی ئێستا دروستی کردێت دەوێت زوو قانونی هەڵبژاردن بەو شێوازەی ئێستا ببینێتەوە بچێت تۆماری دەنگدەرەکان کە زۆربەی بەشێکی زۆر لە دەنگدەرانی وەهمی تێدا هەیە ئەمانە بچیت دەنجی بۆ بدا و کۆتاکانش بە دەنجی عسکەری و بە دەنجی مزەیف بەدەست بێنێت کورسەکەی بگەشتە 56 کورسی 50 زایدێک دروست بکات ئەمەش مەقبول نییە لە لایەن یەکێتیشمانی کوردستانەوە و یەکێتیشمانی کوردستان ئامادەین بۆ هەڵبژاردن بە مەرجێک تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان پاک بێت و یاسای هەڵبژاردن هەموار بکرێنەوە بەیانی ئێمە ئامادەین بۆ ئەوەی ئەم هەڵبژاردنە ئەنجام بدەین و ئەوەی ئەو هەواڵانەی پارتی کە دێن ئەدعا دەکەن کە یەکێتیشمانی کوردستان خۆ دەدەستێتەوە ڕاز نییە ئەمانن کات دەکوژن ئەمان نانەوێت ئەگەر 8 مانگە پارتی دیموکراتی کوردستان ساڵێک کە ئێمە داوا دەکەین دەرێن کاکەوەرم بە تۆماری دەنگدەران پاکەین ئەوەندە ڕایان گرتووە ئێستا دەمانتوانی تۆمارێکی پاک بۆ دەنگدەران پیا بکەین دەتوانین یاسایەکی باشمان دروست بکرێت ئێستا هەڵبژاردنەکەش ئەنجام درە بەڵام ئەوانن ڕۆژانە دەستی پێ دەکەن و کۆمەڵێک مەشاکل دروست دەکەن بۆ ئەوەی بدانێت لەسەر هەمان تۆمارە کۆنەکەی دەنگدەران و لەسەر هەمان شێواز انتخابات دەکرێت بەڕاستی ئەمەش نەک تەنها ئێمە وەکو یەکێتیشمانی کوردستان ئێمە گۆ ڕۆژنامەنووسن دەتوانن لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی تری هەرێمی کوردستانیش قسە بکەن هیچ لایەنێک بەم شێوازەی هەڵبژاردننی ئێستا لە هەرێمی کوردستان بم قانونە بم تۆمارە دەنگدەرانە ڕازی نیە بستە ناو هەڵبژاردنێکی مزەیب لە پێشەچی دیارە چێ دەیباتەوە لەو هەڵبژاردنە بۆ شێوازە. کاگاراز ئەگەر هاتوو هەمووی ئەو داواکاریانی هێز و لایەنە سیاسیەکان بە یەکێتیشەوە جێبەجێکران یەکێتی ئامادەیە بۆ هەڵبژاردن لە نەتیجەی هەڵبژاردن نەترسێت؟ ئەمە ئێستا باس کرد سوودمەندترین هێز کە لە ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگرد یەکێتیشمانی کوردستان و لایەنەکانی تر دەبن ئەو هەواڵانی ئۆپۆزیسیۆن لە ڕابردوو بۆ یەکێتیشمانی کوردستان ئەوەی من ئێستا دەڵێم تۆمارێکی ڕێکوپێکی دەنگدەران و تعدیلکردنی یاسای هەڵبژاردن بە شێوەی فڕەبازنەی ئێمە بەیانی ئامادەین کۆبنەوە لەگەڵ پارتی و بڕیاری کاتی هەڵبژاردن بدەین. بەڵێ بەڵام پێت وایە ئەمەش کاگاراز پەتاکەی من گەیشتە تۆش بەی وای سەلامەتی من هەر حەساسەتێک بوو لەو کاتیا دروست بوو لە کۆتایەکانی چاک بوومەتەوە سەلامەتی بۆ جەنابی ساردەیتر
بە هیوان خی گەورە بارانێک بارێنێ کاکاراس بەدەرلەوە ینی قۆرەخکاریەک دەبیندرێ بە ڕێزت لە پێشدا باست کرد هەڵبژاردن بەو شێوە بەڵام بۆچی هەمیشە وا لە ڕێی عام دەگەێنرێن هەموو ئەوانە پەیوەندیان بەیەکێتیەوە تا بەڕێزت دەڵێ ئەمە بەیانی ئامادەیم چینە کۆبوونەوە ئەگەر هاتوو بە تۆماری دەنگدەرانێکی پاک بە یاسایەکی نەزیێ بتوانرێت هەڵبژاردن بکرێ بەڵام بۆ وێنەکە ئاوایە کە ئەوان تۆپەکە دەخەنە ساحەی ئێوە ئەیخۆ هەمیشە هەرچی هەڵەیەک و کەم و کورتێک دەیکەن دوای ئەوە بە بەرنامەزێک هەلە و کەم و کورتەکان خۆیان وەکو بوختانێک تەشیرێک بە حیزبەکانتی دەفرۆژنەوە وەڵام ئەم حیزبە ڕێگری لە هەبژان دەکرد ئەم حیزبە حکوومەتی تێکدا ئەم حیزبە وای کرد ئەم هێزە کێشەی دروست کرد هیچ جارێک لە هەرێمی کوردستان هیچ شتێک خەتای ئەوان نەبووە پێم ناڵن کاکە ئەو حکومڕانی هەرێمی کوردستان چەند ساڵە هەموو جومگە ئەساسیەکانی ئەم وڵاتە لە دەسەڵاتی چێ سەرۆکی هەرێم ئێوەن سەرۆکی حکوومەت ئێوەن وەزیری ناوخۆ ئێوەن وەزیری نەوت ئێوەن دەستگای گشتی ئاسایشی هەرێمی کوردستان ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ئێوەن هەرچی کێشەیەکەوی خۆ ئەو کوردستان شەر ئەو مەلەفەیە مەلەفی علاقاتی دوولی ئێوەن چی ماوەلووە خەڵکی تریانی هەموو ئەو کێشانەی کە ڕوودەن لەم هەرێمە ئەگەر بەراوردی بکەین لە ئەستۆی چێ لە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستانە هەرچی بگۆزەرێ لە هەرێمی کوردستان ئەوان لێ سەبەبن چووکە هەموو جومگە ئەساسیەکانی بەڕێوەبردننی ئەم هەرێمە لەلایەن پارتی دیموکراتی کوردستان بەڕێوە دەچێەوە دڵنیای جەماوەریە چێتیشمانی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەنەوە ئێمە وەکوی چێتیشمانی کوردستان ئامادەین بۆ هەڵبژاردن و دڵنیاشم هێز و لایەنە سیاسەکانی تر ئێمە کۆبنەوەمانەگەر کردە هەمان بیر و بۆچونیان هەیە کە کەس هیچ هێزێک ئامادە نییە بستە ناو پرۆسی هەڵبژاردن ئەم شێوازە هەڵبژاردنەی ڕابردوو بە تۆمارێکی خراپی پڕ ناوی مردوو دووبارە و بە شێوەی ئەو بازنانی کە ئێستا یەک بازنەی کە قانونەکەی بۆ ساڵی نوات و دەگرێتەوە بەو شێوازە ئێمە دەمانێت قانونێکی نوێی هەڵبژاردن کە سەرجەم لایەنە سیاسەکان پێڕازی بن و لە سەروی هەمووشانەوە ئەم تۆماری دەنگدەرانی ناوی دووبارە و بە سەدان هەزار ناوی دووبارە و مردوو ناوی مزەیب تێدای ئەمانە کۆتایی پێ ئەمانە کۆتایی پێنێت هەڵبژاردن ئەنجامدانی هەڵبژاردن و ئەنجام نەدانی هیچ سوودێکی نییە تەنها ئەنجامدانی هەڵبژاردن بەم تۆماری دەنگدەرانە بەم شێوازەی بەم قانونی انتخابات تەنها بۆ متمانەدانە بەس خۆسەپێنی بە درێژەدانی حکومڕانی پارتی بە شێوازێکی تاگلایەنە ئەمەش بەڕاستی مەقبولیەتی نییە و دەبێت هەموو لایەنە سیاسیەکان و پارتی دیموکراتی کوردستانی بزانێت هیچ جارێشتی کەس ئامادە نییە بچێتە ناو پرۆسەیەکی هەڵبژاردننی مزەیەف کە پێشوەختە 20 کورسی 30 کورسی بەبێ دەنگدەر زەمانەت کرابیت بە سەدان هەزار دەنگ زەمانەت کراوی بچن بە تەزوی دەنگ بدەن بۆ لیستەکەی خۆیان بۆ کاندیدەکانی خۆیان و لە ڕابردوو ژوایان کردووە هەر کاندیدێک 2,000 تەسکەرەی تەزویری لا بۆ دەنگی داوە بۆیە ئەمەی کە پارتی دەیکات و دەوێتی دووبارە بکاتەوە مەقبول نییە و هیچ کەس هێز و لایەنە سیاسەیەکی ئەم هەرێمی کوردستان لەگەڵ پارتی بەم شێوازە ناستە ناو پرۆسەی هەڵبژاردن بە پێچەوانشەوە لە کاتی پاکردنەوەی تۆماری دەنگدەران و تعدیلکردنی قانونی هەڵبژاردن و ئێمە دڵنیاشم هەموو هێز و لایەنە سیاسە دیموکراتیەکانی هەرێمی کوردستانیش ئامادەن بۆ هەڵبژاردنەکی پێگەن. بەڵێ کاگاراز پارتی هەندێک گەماری و لەسەر یەکێتی دروست کردووە مەسەڵەن لە مەنتیقە جێنفوزەکانی بە ئابووری بیان دارایی وەکو خۆتان باسیەکەن و هێز دروستکردن بۆ کۆمەڵێک کەسایەتی و کۆمەڵێک ئەوانەی کە خۆتان باسیەکەن لە یاسا هەڵات و هەر بەڕاستی واوێ نادەکەن ئەمە ئەو قسانەیە کە دەچێتە ناو خەڵک کە یەکێتی هێز و قووەتی نەماوە و یەکێتی ناتوانێت بەرەنگاری ئەو یان ڕێگری لەو بابەتانە بکات ئەمە ڕاستی تێدا نییە؟ ئەمە زین چێ ئەوان بە خەیاڵ دەژین لە ڕابردوو زۆر جارەم شێوازیان تاقی کردوتەوە لەگە یەکێتیشمانی کوردستان ئێمە پێش ماوەیەکی کورتە چون اتفاقێکیان کرد لەگەڵ سونە و شیعە گوتان یەکێتی کۆتایی پێدەین لە بەغدا بینیان هیچێتی چه هێزەکە و چۆن توانی ڕوبەڕووی ئەم تەحەدایە بێتەوە و ئەمە ئێستا هێز دروست دەکرمە تەنها بۆ ئاژاوە دروستکردن و کێشە دروستکردن لە مانتیقەکە ئەگەنا هیچ شتێکی لێشی نابێت و ئەمە شتێکی نە قانونی نیە نە یاسایی ئەوە یەکێتیشمانی کوردستان ئێمە نامانەوێت بەڕاستی ئەم حکومەتە دەمانوێت بەرەو موەسساتی بڕۆین وەرە بەرە و
شێوازی حکومڕانی بچین کە خەڵک دلی پێخۆش بێت و ئێمە ئەو سەیتەرات و ئەو شتانەی کە لە نێوان ئەم دوو زۆنەیە هەتا ئێستا ماوە دەبێت سەرۆکی حکوومەت و پارتی هیچ لە سەرمەکە ئەم شتانە نێرە نەک بچن هێزی نایاسایی دروستکەن بۆ خەڵکی داوا کرا و بۆ خەڵکی یاسا لە دەرچوو کە ئەمە ئەگەر بیانەوێت ئەم بە 1000 کەس و بە 2000 کەس بیانەوەی تشمانی کوردستان پێلاواز بکەن یان بتوانن سەیتەرە سێکی کوردستان ئەمە زۆر لاوە زۆر هەڵەن لە ڕابردوو هێزی جەیشی عێراقیان هێنا یەکێتی تشمانی کوردستان لاواز نەبوو تورکیا هات یەکێتی تشمانی کوردستان لاواز نەبوو یەکێتی تشمانی کوردستان هەر ئەم یەکێتی تشمانی کوردستانێک کە هەر قوڵاوی ناو جەماوەری هەرێمی کوردستانەوە ڕەگ و ڕیشەیدا کوتاوەوە ئێمە نامانێت بچن ناو سەر ئەو برینە قوڵانەی کە لە ڕابردوو هەبووە ئێمە وەکو یەکێتی تشمانی کوردستان دەمانەوێت پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان و پێکەوە هەموو لانە سیاسیەکانی تری هەرێمی کوردستان پێکەوە بتوانین حکومڕانیی ڕەشید باشتر شێوازی بیرکردنەوەکەمان بگۆڕین بۆ ئەوی بتوانین ئەم قۆناغە سەختی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە تێپەڕ بکرێتەوە بە شێوازێک کە هەموو لایەکمان بتوانین جێی پەنجەی خۆمان هەبی لە شێوازی حکومڕانیەکەەوە مەسئولیەتی حکومڕانی هەرێمی کوردستان هەڵگرین ئەم هێزە دروستکردنی ئەم هێز و ئەم هێز لەم شوێنە و لەم شوێنەوە پێیان دەڵێن پێم وایە بە پێی معلوماتیم پێیان گوتیە بە شەرتێک هێزەکەتان بۆ دروست دەکەین دەبی هەموو ئەو هەواڵانی کردنە پێشمەرگیان دەبنە ئەندامی ئەم هێزە دەبی کادر و یان ئەندامی یەکێتی تشمانی کوردستان بن خوان دەزانن وەزعی خەڵک خراپە و دانەوێت استقلالی ئەم بابەتەوە کە بەڵام خالیان خاوە دەنگدان و ڕنگدان بە موچە و موچە خۆر نییە و ئێمە دەزانین هەواڵانی پارتی زۆر خۆیان تاقی کردوتەوە چەند هزار دەنگدەیت موچە خۆریان هەبوو لە سنووری سلێمانی بەخەدەر نی و موچە خۆرەکان دەجێنینەوە بۆیە ئەگەر بۆ دەنگدانیانە ئەمە تەسیر لە بیرروچوونی خەڵکی نیشتیان پەروەری ئەم سنوورە ناکاتەوە خەڵک دەزانین چۆن دەنگدان لەم سنوورە و ئەگەر بۆ هێز دروستکردنە بەرامبەر هێزەکان یەکێتی تشمانی کوردستانی لەمەش مێژوو تاقی کرایتەوە لە یەکێتی تشمانی کوردستان هەمیشە کەس نەیتوانێت هێزەکانی یەکێتی تشمانی کوردستان بەزێنێ و ئێمە قەت ئومێد ناکەین ڕۆژێک لە ڕۆژان باسی ئەوە بکەین مەسەلەی هێز بەرامبەرێک بجولێنەوە چکە ئەمە کاتی بەسەداچوو ئێمە وەکو یەکێتی تشمانی کوردستان بیرمان لێ نەکردەوە بیریشی لێ ناکەینەوە دەمانەوێت ئەو هەرێمە ئارامترین هەرێمی کوردستان لە ناوچەکە بێت و هاوڵاتیانمان بە ئەستقراری بژین و ئەمنیەت بپارێزین و ئەم هێزانەی کە هەمانە چ لای یەکێتی تشمانی کوردستان لای پارتی کوردستان لە خزمەتی سەقامگیری هەرێمی کوردستان و ناوچە سنووریەکان بێت کە تا ئێستاش خەتەری داعش خەتەری ئەمنیەت لە هەرێمی کوردستان هەیە ئێمە وەکو یەکێتی ڕۆژێک لە ڕۆژان نەبیری لێ دەکەینەوە نەبیریشمان لێ کردوتەوە و دڵنیان جەماوەری هەرێمی کوردستان دەکەینەوە هێزەکانی کوردستان هێزەکانی یەکێتی تشمانی کوردستان لە خزمەتی ئەمنیەتی و پارێزگاری لە سەر و ماڵی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبێت. کاگاراس ینی بەڕێزت بە پێەوەی کە لە منتیقی بادینان بوویت و ئێستا لە مۆسڵیت ئەنی لەوێش ئەگەر ئێوە بتانەوێ هەمان غەڵەتی پارتی دووبارەکەنەوە ناتوان هێز دروست بکەن مەسەلەن ناتوانن فەوجی 1000 کەسی 2000 کەسی نازام لە ڕووی سەربازیەوە چۆنە بتوانن ئەو هێزانە دروست بکەن یان بۆ ئەگەر ئەوان ئەوان 1000 کەسیان دروستکردی 2000 من وعد دەدەم بە سەرکردایەتی یەکێتی تشمانی کوردستان هەر خۆم بەیانی ئەعلان دەکەم دەتوانن 10,000 چەکدار دروست بکەین لە سنووری بادینان لە عەشایرەکانی بادینان و خەڵک دێت بەشداری دەکاوە هێز دروست دەکا فەوز دروست دەکا لیوا دروست دەکا بەڵام غەڵەت بە غەڵەت چارەسەر نابێت و ئەمە سیاسەتی یەکێتی تشمانی کوردستان نییە و ئێمە ناچین ئەم هەڵە بە هەڵە چارەسەر ناکەین دڵنیاین پارتی هەڵەیە و دەبی پێداچوونەوە بە هەڵەکانی خۆی بکە لەسەر دروستکردنی ئەم هێزە ناقانونیانە ئێمە وەکو یەکێتی تشمانی کوردستان شتی ناقانونی ناکەین و شتێک ناکەین کە سەروەری یاسا لەم هەرێمە لەکەدار بکەوە هەرێمی کوردستان بگەین تۆ مربعی یەکەم و ئێمە وەکو یەکێتی تشمانی کوردستان خۆمان بە هێزێکی مەدەنی دیموکراسی دەزانین و قەنەعەتمانوان نییە کە ئێمە بە چەک بتوانین ئەم وڵاتە پێش بخین ئەم چەکە تەنها بۆ بەرگریکردن دەبێت لە خاکی پیرۆزی هەرێمی کوردستان بۆ ڕوبەڕوونەوەی تیرۆریستان و قاعیدە و ئەم خەڵکانی کە لە ڕابردوو دانوی هەرێمی کوردستان تێگرن تەنها بۆ ئەوە ئێمە بڕوامان بە کورتکوژی بڕوامان بە کێشەی قوڵ و چەکداری نییە لە نێوان هێز و لانە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەمە سەردەمە کۆتایی هات و سەردەمێکە هەمومان کە ئەم وڵاتە و هەرێمی کوردستان هەموو تێدا زەرمەند بوو دڵنیان کە ئێمە و کوردستان
دووبارەی دەکەمەوە نەبیرمان لێکەوە نەبیری لێ دەکەینەوە نەبیر لەوەش دەکەینەوە کە هێزی نایاسایی دروستکەین کە زۆر دەتوانین ئەگەروان 2000 کە دروستکەین مەتوانین 10,000 کە دروستکەین بەڵام ئەمە هەڵە بە هەلە چارەسەر ناکەێت بیرمان لێ نەکەوە بیری ناکەینەوە شتی واژ ناکەین ئێمە چونکە ئەمە سەروەری یاسات تێک دەدا و ئەمنیەتی ناوچەکە تێک دەدا و دڵنیاشم دەبێت پارتی ئەم ڕێگە هەڵەی کە ئێستا گرتی بە دروستکردنی هێز ئەمە کۆتایی پێبێنێت چونکە ئەمە کارێکی نابەجێیە و ناقانونیە و کێشە و ئالۆزیەکان زیاتر دەکات و هەرێمی کوردستان تووشی گرفتی گەورەتر دەکات. کاگاراست ئێستا مەسەلەن مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستان هەیە لێرە و لێ باز دەکرێت و لە تەنانەت مەحافلینی و دەوڵەتیش داوازعی هەرێمی کوردستان بە باشە نییە بۆ وای لێ هات مەسەلەن دوێنێ جەریدەی سەباح نووسیەتی پشتی بە ڕاپرسێک بەستۆ دەرکەوت ڕاپرسەکە لە هەولێر کراوە ینی کۆمەڵێک مامۆستای زانکۆی سەلاحەدین سەرپەرشتیان کردووە ینی ئەم دۆخە بۆ وای لێ هات ینی بەڕاستی ینی کێ بەرپرسەلەوە وەڵا ئەمەی لە بەرپرس ئەمەی حکومڕانە لە هەرێمی کوردستان بەرپرسە لەوەی کە خەڵک جورئەت بکات کەسێک لە هەر شوێنێکی جورئەت بکە باسی هەلوەشاندنەوەی قواری هەرێمی کوردستان بکات چونکە قواری هەرێمی کوردستان بە خوێنی شەهیدەکان بە خوێنی ڕۆڵەی میلەتەکەمان کراوە و ئێمە وەکوی تشمانی کوردستان لە هەموو کە زیاتر خۆمان بە خاوەنی ئەم هەرێمە و بۆ قوارە دەزانین و ئەم قوارە لە ساڵی 2005 لە دەستور لە 2005 لە نووسینەوەی دەستور کە پارتیش بەشدار بووە ئێمە تەزبیتمان کردووە لە بەقا لەناو دەستوری حکومڕانی عێراق لە دەستوری نوێی عێراقا و دەنجی لەسەر دراوە و پێم وایە ئەو چەند ڕۆژەی ئێستا قسە و باسانە تەنها بۆ گەرمکردنی ئەعلام و تەنیا لەسەر خەڵک بفرۆشن ئەگەنا لە ڕۆژنامەی سەباح لە هەر شوێنە یەکە قسەیەک دەکا با بۆ خۆی هەیە بیکات چونکە دەستوری قوارەی هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوریە و بەبێ دەنگدان و لە دەستوری هەرێمی کوردستان نیمچە جامدە چونکە لەبەر ئەوەی نووسراوەتەوە ئەم دەستورە لە کاتی تعدیلکردنی دەبێت سێ پارێزگار ئەگەر دەنجی بۆ نەدات ناتوانێت تعدیل بکرێت کەواتە نیمچە جامدە و ئەمەش بۆ ئەوەیە کە هەرێمی کوردستان دەگرێتەوە ئێمە وەکو کورد دەنگ لەسەر هەلوەشانەوەی یان تعدیلی دەستور نەدەین کەس ناتوانین دەستورەکە تعدیل بکاتەوە بەڵام ئەوەی تریش کە هەیە کە ئەم شێوازە بیرکردنەوەی ئێستا حکومڕانی پێ دەکرێت ئایا خەتەرە لە ساریمی کوردستان باڵێک پێ دەڵێم خەتەرە و ئەم تەسەڕفاتانە ئێستا خەتەرە و ئەم بێمنەتەی ئێستا خەتەرە و ئەم نەعەدالەتی و زوڵم و نادادەی لە هەرێمی کوردستان و لە حکومەتی هەرێمی کوردستان هەیە بەڵێ خەتەرە و پێگەی هەرێمی کوردستان پێگەی کورد لە منتیقەکە لە ئەوروپا لە جیهان لاواز دەکات و پێویستمان زیاتر بەوەیە کە وەکو هەرێمی کوردستانی گرتو تەبا زیاتر بین و بتوانین ئەم کێشانەی کە هەیە ئەم گرفتانەی کە هەیە چارەسەر بکەین بە شێوازێکی منتیقی و بە شێوازێک لە بەرژەوەندی کۆی گشتی کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان بێن نەک لە بەرژێوەندی فلان حیزب و فلان حیزب. باشە ئەگەر ئەو تاکڕەویە بەردەوام بێ پێت وانییە مەسەلەن ئەو نووسینانە دەبنە واقع و خەڵکیش هەیە مەسەلەن دەیەوێت سوود لەو لەرزۆکی و ناتەبایی و بە سەروبەریانە وەربگرێ و دۆخی هەرێمی کوردستان خراپتر بکات؟ بەدڵنیایەوە هەرێمی کوردستان و حکوومەتی کورد بەگشتی لە هەموو ناوچەکەیە تەحەدی زۆری هەیە تەحەدای زۆری هەیە و نایاری زۆری هەیە هەمیشە ناتفاقی و کێشە و ئالۆزی نێوان کورد بووتە سەبەبی کۆتاییهاتنی شۆڕەشەکانی کورد بووتە سەبەبی کۆتاییهاتنی حکومڕانیەکانی هەرێمی کوردستان ئێمە ئەگەر مێژووی کورد باش بخوێنەوە پەن لە مێژوو لە مێرنیشتەکان ئەگەر تەماشای لە دروستبوونی مێرنیشتنی بۆتان بۆچی ڕووقا و حکوومەتی قازی نازام کۆمەڵێک حکومڕانی هەرێمی کوردستان بە مێرنیشتەکانەوە هەموو ئەم کێشە داخلیانەوە ئەو ناچووکۆکی و دووبارە و خیانەتکردن بووە بەهۆی تەواوبوونی حکومڕانیەکان بۆیە ئێمە دەبێت پەنمان لە مێژوو وەرگرتی بێت و لێبوردە بین بەرامبەریەک و بتوانین کە لێک تێگەیشتنی باشەبی لە نێوان سەرجەملانە سیاسەکان بە فەرزکردنی ئیرادە و بە تونند و تیژی و بەم شێوازە عەقلیەتە بەرتەسکی حیزباتی ناتوانین حکومڕانیەکی باش و قوارەی هەرێمی کوردستان بەو شێوەی ئێمە دەمانوێت بیپارێزین و ناتوانین خەتەرەکانی لەسەر کورتەیە بەگشتی دەرباز بین لەم خەتەرانە کە ئەگەر یەکگرتو تەوا نەبین ئەگەر بەم شێوازەی ئێستا هەیە
حکومڕانی بکرێ بە شێوازی بەردەستکی حیزبایەتی بە شێوازی خۆفەرزکرد ئیرادە فەرزکردن ئەمە خەتەرێکی گەورەیە لەسەر هەرێمی کوردستان و ئەم نمونەی حکومڕانی هەرێمی کوردی لە ئەو منتیقەیە دوژمنی زۆری هەیە و پێویستە وشیار بین و پێویستە وا بیر بکەینەوە کە ئێمە لە بەردەم تەحەدای گەورەداین و ملەتەکە ئەوە ئەم حکومڕانیە و ئەم شێوازی بەڕێوەبردنی حکومڕانی ئەمانەتێکی گەورەیە لەسەر یەکەم جار ملی ئەو لانەی کە لەسەر شانیس ئەو لانەی کە بەشدار لە حکوومەت وە دواتر ئەم لانەی کە زۆرترین زۆنگە ئەساسی حکومڕانی کوردستانی هەیە لەسەری و پێویستە دووبارە پێداچوونەوە بەعقلیەتی سیاسی و حکومڕانی خۆیان بکەن بۆ ئەوی بتوانێت بە شێوازی نەسیزێکی تر بتوانین فۆرمەلی حکومڕانی لە هەرێمی کوردستان بکەن. ئەگەر بەم شێوەیە بەردەوامە پێت وایە عقلەتێکێ لەناو حکوومەتی عێراقیان لەناو هێزولانە شیعەکانیان سوننەکان دژی بە پێوەبوونی یان پێشکەوتنەکانی هەرێمی کوردستانە؟ نەک دژی بە پێوەبوونی هەرێمی کوردستان، دژی قەوارەی هەرێمی کوردستانە، دژی کوردەوە پێی وایە بەشێک ئێستا هەیە باسی عێراقی موحەد دەکات لە فاو بۆ زاخۆوە ئەم شێوازە بیرکردنەوە شۆفینێتە هەر هەیە و بەردەوامیش دەبێت و لازالیش بەردەوامە و بەشێکی پێیان وایە کە باسی هەرێم بکەی باسی حکومڕانی کوردی بکە ئەمە خیانەتێکی گەورەیە. بۆیە ئەم شێوازە بەردەوام فعالە لە نێوان لە بەغدا لە شارەکانی تر و لە نێوان سیاسەکانی بەغداش ئەمە هەر هەیە. بۆیە بەڵام ئێمە کورد بۆ یەکگرتو نەبین بۆ تەبانەبین بۆ بەم شێوازە بیر بکەینەوە بۆ بەم شێوازە حکومڕانی خراپ بکەینەوەی نارانی کورد نارانی میلەتەکەمان سوود لەم ناتەبایی ئێمە بین و بتوانن کێشە بۆ کورد دروستکانیان زەرەر بە هەرێمی کوردستان بکەێنن. دواسەرنجی بەڕێز کاک ئاراس ئومێد دەکەم هەموو لایەکمان ئێمە وەکوی چەتیشمانی کوردستان هەواڵانی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان هەواڵانی پارتی هەواڵانی یەکگرتو و کۆمەڵ سەرجەم هێزولانە سیاسیەکانی تر بتوانین پرۆژەیەکی گشتگیرمان هەبێت هەم بۆ چاکردنی شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان و هەم بۆ پاکردن هەڵبژاردنەکی پاک و پێگەر کە تۆمارێک دەنگدەرانی باش تێدا بێ و هەمیش بتوانین کات و ساتی هەڵبژاردنەکان دیاری بکەین و پێکەوەش ئەم قەیرانانی لە هەرێمی کوردستان چارەسەر بکەینەوە پێکەوەش لیژنەیەکی باڵا هەبێت بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەی کە لە نێوان هەرێمی کوردستان و عێراقەیە بە تایبەتی مەلەفی گاز و نەوت کە کێشەی گەورەی هەیە و ماوەسە جێناکۆکان کە مشکلەی گەورەی هەیە لە دوای ڕفراندۆم لە ژێر دەسەڵاتی حکومڕانی عێراقدایەوە کێشەی کورد و جۆتیارانی کورد و کۆمەڵێک مەشاکلێتی زۆر هەیە. پێم وایە ئەو کێشانەی ئێمە کە کورد هەمانەوەندە زۆرە بچین ململانەی بکەین لەسەر چارەسەری بکەین لە بەغدا لەگەڵ لایەنەکانی تر ئەوەندە کێشەمان زۆرە پێم وانیە ئەگەر ئێمە خۆمان بەو کێشانە بتوانین بەرنامەی بۆ دانین بۆ چارەسەرکردنی ئەوەندە کێشەی هەرێمی کوردستان زۆر نییە کە ئەوهایان لێ کردێن نموزەشی وایان دروست کردێ کە نەتوانین ئێمە لەبەر کێشەکانی ناوخۆمان بتوانین ئەم چارەسەری کێشانە بکەین چونکە ئەمە چارەسەری کێشەی خاکە و لە شنگارە تا ئێستا خەڵکی شنگاریەکان نەگەڕایەوە سەر زەید و بابابیرەوە خەریکە خاک و سنوورەکان لەدەست بدەین لە کەرکووکە کێشەی زەویزارمان هەیە لە خانەقینە لە خوڕماتۆیە ئەگەر بیر لێ بکەینەوە بەڕاستی ئێمە کێشەی گەلک زۆرمان هەیە حەقوانیە کێشە ناوخۆمان زیاد بکەین دروست بکەین بۆ ئەوەی پێکەوە بتوانین ڕوبەڕووی ئەم کێشانە بینەوە. زۆر سپاس بۆ بەڕێز ئاراس محەممەداغا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمان. سوپاس کاک ئاراس. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پارۆڕامامان پێشکەشکردن هەموو لاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.